ئەو جار وڵاتی خۆمان ئەوانی خۆمان علمانینە خۆ نایشارنەوە ئەخەر ئێمە بین لۆ فەقیرانە بوختانیان پێ بکەین واللهی بە دڵنیاییەوە پێیان ناخۆش پێی برێ ئیسلامیەت و شەوێ خەوی لێ ناکەوی پێی برێ کاکات و مسلمانێکی تەواوی بەدینی حکم دەکەی بە ئیسلام بەخوای پێی ناخۆش چکار لەبەرەوە ئێستا بە من برێ بێدین زۆرم پێ ناخۆش خەوم لێ ناکەوی دەڵێم دەبی لە چێبی بێدین یەکەم چاوە پێی ناخۆشە بەستە زمانێت لۆ پێی دەڵێ یعنی وەلی ئەمر و فلان و فیسار و بەڵێ بەو مانایی وەلی ئەمرن بەبێ دەستیمە کار بەدەستن ئەمە ناتانین بڕین بەشار ئەسەد ئێستاش کار بەدەستی سووریای نییە بەس بە زەبر و زەنگ کار بەدەستە لەوێ بەڵام کار بەدەستێکی مسلمان نییە هەتا مسلمانان سەمع و تاعەیان لۆ هەبی و خۆشیان بووێ مسلمان دەبی ڕچیان لێبیتەوە سەمع و تاعەیان لۆ نەبی لۆ بەشار ئەسەدی ئەگەر لە دەستیشیان بێ دەبی دژایەتی بکەن بە دەست و بە زمان و بە هەموو شتێکی هەتا لە ناوی دەبەن و لەسەر کورسی دەیهین نەخوارێ ئەوە حکمی ئیسلامە بەرامبەریان کەسێک حکم نەکا بە ئیسلام وەلی ئەمر نییە منکم هەر لە ئاەتەکەی پێویست ناکە قسەی مفەسیرینیش بینینەوە کە مفەسیرین هەمویان یەک دەنگن کافر قەتا و قەد نابێتە وەلی ئەمری مسلمانان حتا ئەگەر لە شارێک لە وڵاتێک دیانێک جوولەکەیەک بکرێتە والی و محافظی ئەو شارەی زۆربەی خەڵکە کە مسلمان بن دەبی هەر بستنەوە و قبول نەکەن چونکە کافر لۆی نییە بەرپرسی مسلمانان بێ و ناز و فیزیان لەسەر بکە و ئەمریان بەسەردا بکە لە کاتی خۆی کە فرانسۆ حەریری محافظ بوو لە شاری هەولێرێ هەندێک لە زانایان بە ڕاشکاوانە بە سەرۆکی هەرێمیان گوت و بە پارتیشیان گوت بە چاونەترسانە تیان ئەو کابرایە نەبوویتە مسلمان دیانە باشە خراپە عیلاقەمان لەوەی نییە بەس بە جێرەی شەریعەتی ئیسلام ملەتی هەولێرێ زۆربەی مسلمانە جائیز نییە دیان بەرپرسی مسلمانان بی و ئەگەر کرا بەرپرسیش چ دیان چ جوولەکە چ عەلمانی نابێت و سەمع و تاعەت لۆ هەبی و خۆشت بووە و بە وەلی ئەمری خۆتی بزانی بڕێ ئەو ئاەتە دەیگرێتەوە نەخێر ئەو ئاەتە لەگەر خوای تەعالایتی سەمع و تاعەت لۆ هەبی لەگە پێغەمبەریتی عەلەیهی سەڵات وەسەلام و لەگەر کاربەردەستێکی بەرپرسێکی مسلمانیتی حکم بکا بە ئیسلام ئەگەر گوناهکاریش بی بەینی خۆی خوای یان لە هەندێک شتی لاش بدا تەنها پێ فاسق بی و پێ کافر نەبی ئەو کاتەی هەر دەبی سەمع و تاعەت بۆی هەبی ئەگەر نابی بۆت هەبی والله ئەعلەم بالصەواب